لەم ساڵانەی دواییدا لە هەرێمی کوردستان و لە سنووری سۆران و باڵەکایەتی چەند ڕێکخراوێکی شاخەوانی دروست بوون. گەشتی شاخڕەوی بۆ لووتکەچیەکانی هەڵگۆرد و باڵەکایەتی بۆ نێوبەفر ئەنجام دەدەن. بەڵامبوونی پاشماوەی مین و تەقەمەنیەکانی جەنگی نێوان عێراق و ئێران لە لووتکەچیەکان مەترسین بۆ سەرجیانی شاخەوانان و لە ئەگەری هەر ڕێگاونکردنێک دووچاری مەترسی گەورە دەبنەوە. لای خۆشیانەوە شاخەوانان داوا دەکەن دەستگای مین ئەو لووتکەچیایانە پاک بکاتەوە. بەشەشی زۆری و شاخ و شوێنانەی شاخەوانان گەشتی بۆەکەن بەداخوا تاکو ئێستا مین و تەقەمەنی 8 ساڵی نێوان عێراق و ئێرانی لێماون و ئەوانش مەترسین لەسەر شاخەوانان لەسەر گەشتیاران کە ئاڕۆ ناو شوێنانە چکە بەشەشی بەتایبەت لە زستاناندا کە بەفر و بارانێکی زۆرە بارێ بە تایبەتی بەفر ڕێی شاخەوانان ون ئەبێ و زۆربەی لەو شاخەوانانە شارەزای ئەو شوێنانە نین ینی لادان لە هەر شوێنێکی بۆ لە ڕێخۆیان مەترسیە لۆی بکەونە ناو کێڵگەمینەکان ئەوەش بەتایبەتی شاخەوانە بیانیەکان و شاخەوانە ناوخۆیەکان تووشی مەترسیەکی زۆریانەکە لەسەر گیانیان بۆی داواکارین حکوومەت هەرێمی کوردستان وەلایەنی پەیوەندیدار هەوڵی جددی بدا بۆی ئەو مین و تەقەمەنیانەی هەڵبگرێتەوە و لە ناویان بات. دەستگای مینیش لە قەزای سۆران داوا لە گروپە شاخەوانیەکان دەکات پێویستە گروپەکانی شاخەوانی هەماهەنگی لەگەڵ ئەواندا بکەن هەرچەندە ئەوان ناوچەکانیان نیشانە ڕێژ کردووە بەڵام بۆ ئەوەی تووشی مەترسی نەبنەوە پێویستە ڕێنماییەکانی دەستگای مین جێبەجێ بکەن. و بەهۆی ئەوەی کە بەشی هەرە زۆری ناوچەمی ڕێژکراوەکانی شکەوتونەتە سنووری باڵەکایەتی پێویستە ئەو گروپە شاخەوانیانە زۆر ئاگداری خۆیان بن چکە مەرجینە ئەو شوێنێک ئەوان سەردانی دەکەن مینی تێدا بێت بەڵکو جاری وایە دەوروبەری ئەو شوێنانەش مینی تێدایە لە کاتی چوونیان لەوانی مەترسی لە سەرژانیان دروست بێ پێویست ئاگاداری خۆیان بن و پابەندی پێیان ڕێنمایەکانی وشارکردنەوە بن و لە کاتی بوونی حاڵەتی پێویستیش پێویستە پەیوەندی بە تیمەکانیەمەوە بکەن بۆ ئێمە بتوان هاوکاریان بکەین و بەهانانەوە بچین. لووتکە و چیابەرزەکان کە بۆ شاخڕەوی گونجاون و بەفری زۆریان لێدەبارێت کەوتونەتە سنووری باڵەکایەتی هاوکاتبوونی پاشماوە جەنجیەکان لەو سنوورە گرفتی بۆ هاوڵاتی و شاخڕەوان دروست کردووە ساڵانەش چەندین هاوڵاتی بەهۆی پاشماوە جەنجیەکانەوە دەبنە قوربانی. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.